باسی کەناڵی گەلی کوردستانەکەین کە ئێمەی بەسەر کردەوە لەم ڕۆژەدا ئەوەی ڕاستی بێمەوەکو ئەفسەر و پاسەوانانی لیوای سێی سنوور کە ئەرکمان پاراستنی سنووری سلێمانیە کە لە ناحیەی داقوق دەست پێکات تا گوندی پشداشان کە درێژی سنوورەکەمان 528 کیلۆمەترە. ئێمە پێش ئەم بەڵایەش کاتوە بەسەر هەموو گەلانی جیهانە و بە تایبەتی گەلەکەمانە ئەرکمان هەر پاراستنی سنوورەکان بووە لە هەموو کارێکی نایاسایی، بەڵام کە ئەم نەخۆشیە بڵاو بوویەوە ئێمە لەلایەن مەرجعی خۆمانەوە کە ڕاستە خۆ ئێمە لە ڕێگەی فەرماندەیی پاسەوانی سنوورەوە سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقین و ڕێنمایی و تەوجیهاتیان بۆ ناردین کە سنوورەکان باشتر بەهێزکەین و ڕێگە بگرین لە هەموو کارێکی نایاسایی. یەکسەر هێزەکانمان ئاگادار کردەوە و هەمومان خستنە ئامادە باشیەوە وەجگەل لەمەش لە هەرێمی کوردستانیشا بەڕێز کاقوبات لە 23 شوباتا هات بۆ دیوانی پارێزگای سلێمانی، لەوێ کۆبوونەوەیەکی کرد و ژووری ئۆپەراسیۆنی دروست کرد و ئێمەش وەکو پاسەوانی سنوور بەشدار بووین لە ئۆپەراسیۆنەکەەوە ئەندامێکی ئۆپەراسیۆنەکە بووین و بەشداریمان کرد لە کۆبوونەوەکە و هەموو بەڕێوەبەرە گشتیەکانی سلێمانی، تەندروستی، ئاسایش، پۆلیس، زراعە، منفەزەکان هەمویان ئامادە بوون. ئێستا ئەرکەکەمان گرانتر و قورستر بووە لەبەرەوەی پێشتر تەنها لە بنکەکانی خۆمان نابووین، پاسەوانمان نەبوو، کەمین و دەوریاتمان نەبوو. بەپێ ئەو 5 فەوجەی کە جەنابەت باسی کرد، فەوجی یەکمان لە گەرمیان و هەڵەبجە و پێنجوێن و چوارتا و قەڵاتزەیە. بە درێژایی سنوورەکەیمە و بنکانەمان نەبووە بەردەوام لە بنکەکانە پاسەوانی هەبوو، کەمین و دەوریات دەبوو. بەس جگە لەمەش ئێمە لە ڕێگەی پارێزگارە بەڕێزەکانەوە بە تایبەتی پارێزگاری سلێمانی، پارێزگاری هەڵەبجە، ئیدارەی گەرمیان، ئیدارەی ڕاپەڕین هاوکاریەکی باشیان کردین لە دابینکردنی کابینە، دابینکردنی خێمە، شۆڤڵ و بلدۆزەریان خستە خزمەتمان بۆەوەی چەندین بنکەی تر بکەینەوە. بەهۆی ئەوەوە ئەرکەکانمان چەند قات زیادی کرد و بنکەکانمان زیاد کردووە، کەمین و دەوریاتمان زیاد کردووە و ئەو بەڕێزانەی کە ناوم برد هاوکاریەکی باشیان کردوین. ئێمە لەو کاتەوە ئەرکەکانمان چەند بەرامبەر زیادی کردووە و شەو و ڕۆژ بوونەتە پاسەوان لە سنوورەکانە بۆ ڕێگریکردن لە هەموو کاڵایەکی قاچاق، لە هەموو کەسێکی نایاسایی کە بێوێ لە ئێرانەوە بێتە خاکی هەرێمەوە یا لە هەرێمەوە بچێتە ناو خاکی ئێرانەوە. بەو جۆرە بە تەواوی ئەرکەکەمان قورستر بووە و کۆنتترۆلی تەواوی سنوورەکانمان کردووە. هەر بەو هۆیەوە ڕۆژانە چەندین خەڵکی نایاسایی، چ قاچاقچی، چی خەڵکی ئەوانەی لە عێراقەوە چوونە تێران و یانەوێ بگەڕێنەوە، ئێمە زۆربەیانمان گرتووە، تەسلیم بە قانونمان کردووە، بەشێکیشیان کە گومان لێکراو بن. چەندین کەس کە ئێرانی بە مەبەستی قاچاقچی ئەوانە بێن بۆی کۆنتترۆلکردنی سنوورەکەەوە ئەگەڕێنەوە نایەنە ناو خاکی هەرێمەوە.